ئاوەدانی و خۆشگوزەرانی لە ڕوانگەی ئێمەی زۆرینەی خەڵکو و کەمینە دەسەڵاتدار و سەرمایەدارانەوە لە کوردستان. لە نووسینی تاوا عومەر. بەشی یەکەم. سەرەتا پێویستە ئەوە بیر بهێنمەوە بەر لە هاتنی پارتی و یەکێتی و حزبە هاوبیر و هاوپەیمانەکانیان بە دیاریکراویش لە سەردەمی ڕژەمی بەعەزدا چی نەبوو چی هەبوو، بە هاتنی ئەمانە چی بەدەستهێنا و چی لەدەستدا. لە سەردەمی بەعەزدا خەڵکی کوردستان هاوڵاتی پلەدوو بوون لەبەر ئەوەی عێراق وەک وڵاتێکی عەرەبی و دەربازەی ڕۆژهەڵاتی وڵاتانی عەرەبی پێناسەکرا بوو. کوردیشی وەک نەتەوەی دووهەم زۆرێک لە وەزیر و کاربەدەستەکانی کوردی بەعسی بوون. جێگیری سەرۆکۆمار و بەشێک لە وەزیرەکان کورد بوون و پارێزگار و کاربەدەستی ئیدارەی زۆرینەی شارەکانی کوردستان کورد بوون. زۆرینەیان پلەداری بەعەز بوون و هەتا دوایی. ڕژێمی بەعەز بەردەوام لە هەوڵی سڕینەوەی ئەو مافانەدا بوو کە لە سەرەتا هاتنە سەرکاری و هەتا کۆتایی هاتنی ساڵی حەفتاکانی سەدەی ڕابردوو بۆ خەڵکی کوردستانیان بە فەرمی ناسی بوو وەک ناوچەی حکمی زاتی. بەڕای من یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بەڕەسمی ناسینی ئەو مافانە لەو کاتەدا ڕێک نەکەوتنی یەکلایی نەبوونی دەسەڵات بوو لە عێراقدا لە نێوان هێزە سیاسیەکانی دیکەی عێراق و کورد لە جیاوازەکانی ناو بەعەز خۆی و لەولا شەو فشاری بزوتنەوەی چەکداری کوردایەتی بوو بە پشتیوانی ڕژەمی شا و ئەمریکا، چونکە بەعسیەکان ئەگەرچی سەرەتا بە کۆمەکی بەعەز هاتبوونە سەرکار، بەڵام بۆ لێدان لە نەفوزی حزبی شووعی و باقی هێزەکانی تری سەر بەبەرەی سۆسیالیستی دژی داگیرکاری هاوپەیمانانیان لەگەڵ سۆڤێت کردووە و دیارە سۆڤێت پاشەکشیان بە شووعیەکان لە شەڕی بەدەستەوەگرتنی دەسەڵات کردووە و ڕازیان کردن بە پێگەێنانی بەرەی نیشتیمانی پاڵپشتیکردنی بەعسیەکان. ڕژەمی بەعسیش لە بەرامبەردا سەرمایەداری دەوڵەتی وەکو سیستەمی دەوڵەت قبوڵ کرد کە کۆمەڵێک ماکو ئیمتیازی ئابووری بۆ خەڵک پێدا بوو، وەک خوێندن، تەندروستی، دەرمان، زۆرێکی تر لە خزمەتگوزاری کۆمەڵاتیەکان بە خۆڕایی یان بە بڕەپارێکی ڕەمزی وەک ئاو و کارەبا و دابینکردنی شوێنی ژیان و مانەوە و خواردن بۆ قوتابیان بە تایبەت قوتابیانی زانکۆ-پەیمانگاکان و دابینکردنی خواردنی گەرم بۆ قوتابیانی دایانگە و باخچەی ساوایان و سەرەتایی ناوەندی و هەتا دوایی. بە فەرمیناسینی زمانی کوردی وەک زمانی دووەم لە عێراق بە تایبەت بۆ خەڵکی کوردستان لە پرۆسەی خوێندن و پەروەردەدا و دابینکردنی قانونزایی بۆ فەرمانبەران و پێکارانی کارگە و کارخانەکانی سەربەدەوڵات. بەڵام مێواشێواش لەگەڵ یەکلاییکردنەوەی دەسەڵات لەلایەن بەعسیەکان لەگەڵ حیزبەکانی تر و دەرپەڕاندن و دەستگیر و لە سەردارەزان و ڕاوەردوونانیان هاوکات تەسفیە ڕیزەکانی ناوخۆی بەعس و کوشتن لە سەردارەزان و ئاوارەکردنی بەتاک و بە کۆمەڵی ئەو باسییانەی کە دژی دەسەڵاتی سەدام حوسێن و هێڵە سیاسەکەی بوون لە عەبدولخالق سامرایی و حەداد کریکی نازم گەزارەوە تا گەیشتە ئەحمەد حەسەن بەکر و هەتا دوایی. بە کورتی سەدام حوسێن عێراقی کردبووی عێراقی بەعسی سەدامی و هەموو ئەو مافانەشی کە پێشتر بە خەڵکی کوردستانیان بە فەرمیناسی بوو لێسەنەوە و بەهۆی جەنگی ئێران و عێراق بەندوبەستی بزوتنەوەی چەکداری کوردایەتی ئیسلامیەکانی کوردستان و شیعەکانی عێراقەوە بە درڕەدانەتنی شێوە بەر بۆ گیانی خەڵکی کوردستان و خەڵکی ئەوارەکانی جنوب هەڵساکێ و هێزانی بۆ کۆماری ئیسلامی کردبووی بیان و بۆ پاکتاوکردنی و ئەنجامدانی کۆمەڵکوژی و تاورکردنی دیات و شارۆچکە سنووریەکان کە وشکردنی ئەهوارەکان و قەتڵ و عام و ڕاگواستنی دانیشتوانەکەی لێکەوتەوە لە خواری عێراق و لە کوردستانیش کیمیاوی باران و ئەتال و کۆمەڵکوژی زیندە بەشاڵکردن و هاوڵکردنی زیاتر لە 4000 دیات و شار و شارۆچکە و تێکشکاندنی و بزوتنەوە چەکداریانە و ئاودیوکردنیان بوو بۆ ئەو دیوی سنوورەکان. درێژەی هەیە.